بەڕێزان لەسەرم پرس و باس بابەتە بەردەوام دەبین گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگۆشێر عومەر پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان گفتوگوی لەگەڵدا دەکەین. کاگۆشێر سڵاو لێبێ. سڵاوڕێز بەخێراتی سەرچاو بەخێر بیتەوە جارێکتر بۆ بەرنامەکە. بەڵێن بە قسە بکەین لەسەر سەردانەکەی نەتەنیاهو و کاریگەری لەسەر جەنگی ناوچەکە و بەڵام سعودیان بەیانی هێرشی کردوتە سەر هێزەکانی حەشدی شعبی. بێگومان ئەمە هەمووی هەر وەکو دەڵێ لە نێو یەک چوارچێوەدایە لە نێو یەک بازنەدایە ئەمێشانە چاوەڕوان کراو بوون. ئێمە ئێستا لە دۆخێکدا این جەنگەکە لە کۆنتترۆل دەرچووە، ینی ئەو جەنگەکە لە سێ پێکرد دژی ئێران کۆمەڵێک ئامانجی هەبوو کە ئەو ئامانجانە لەو ماوەی کە دۆناڵد ترۆمپ دیاری کردبوو بەدەست نەهات و ئێران خۆی گرتەوە لە قۆناغەکەمە شەڕەکەی فراوان کردوە. من و تۆ گفتوگوۆیەمان کرد کە ئێران دوو شەڕەکە، شەڕێکی سیاسی کە شەڕەکە فراوانکە لە ناوچەکەیە و شەڕێکی ئابووری ئەکات. ئەمەی کە پەیوەندی بە سعودیەوە هەیە، سعودیە و وڵاتانی تری کەندا و چەندین ساڵە کە پەلامارە درێن بەیاننامەی تون دەرەکەن واڵێن ئێمە بێدەنگ نابین بەڵام هیچ ناکەن. بەس ئەم هێرشەی ئەم جارە تەنها ئەوە نییە کە ئێران پێشتر خۆی لە کۆمەڵێک بنکەی ئەمریکی یاخود شپێگی ئەمریکیاوە هاوکات لەگەڵ ئەمەی حەشد ئەوەی حوسەکانیش هەیە لە بابلمەندەب کە تقریباً ئابووری سعودە تووشی گەورەترین قەیرانەکات و وەکو شەڕی مان و نەمانی لێ دێت. چۆن ئێران لە سەرەتاوە شەڕی مان و نەمانێ کرد شەڕەکەی فراوان کرد و سعودێش ئێستا ئەو استراتیژەی کە هەی بوو پێی باش بوو ئێران ئەمریکا هێرشەکاتە سەر و سەرکەوتو بێ لە خۆناغی یەکەمە، بەڵام باشکراش نەی ئەکرد و پەیوەندی خۆی لەگەڵ ئێرانە نەپچڕان هاوکات لەگەڵ وڵاتانی تری کەنداوە و ئەو ڕێگە بەدیلەشی هەبوو کە لە هەشتاکانە دروست کرا بەهۆی جەنگی ئێران و عێراقەوە و کاتەش دوورگەی هورمز کێشی لەسەر بوو تەنگەی هورمز کە نزیکەی 7 ملیۆن بەرمیلی ئەنارد لەو بۆرێ و لە بابلمەندەبەوە. ئێستا ئەوەش کێشەی هەیە و ئەمەی حەشدیش کە پێشترە گفتوگۆیە کرا ئەمانە هێست چەکدانێن تاکو و کۆتایی مانگی 89 دەرکەوت ئەمە هەتەنها قسەیە. بۆیە سعودی ئەبوو وەڵامی هەبێ باشە چکە وەڵامی نەبوایە ڕەنگە هێرشێکی تری فراوان بکرێتە سەری بە تەواوی ئابوووریەکەی پەک بخا و دۆناڵد ترۆمپیش بۆیە بەشداری کردووە ینی فەرمانی کردو بە هێزەکانی ئەمریکا چونکە ئەولەویاتی ئەو ئێستا مەوزوعی وزە و ئابووریە و ئەوەی سعودیە تقریباً بۆریەکی هەناسەی گەورەیە بۆ ئابووری جیهان. باشە چۆن خوێندنەوەی بۆ بکەینە؟ عێراق وەڵام دەداتەوە یانە هەڕەشە و گوڕەشە دەکە؟ عێراق وەکو دەوڵەت ناتوانێت وەڵام باتەوە و ئەو گروپانشی پێ کۆنتترۆل ناکرێت چونکە حەشدی شعبی ئەمە هەمومان نەزانین کە دروست بوو بە فتوایەکی سیستانی دروست بوو دوایی لە پەرلەمان دەنگی بۆ درا بەڵام هەرگیز نەبوو بە بەشێک لە هێزە چەکدارەکان کە بەپێی دەستوری عێراق سەرۆک وەزیران فەرماندەی گشتی هەموو هێزە چەکدارەکانە پارە و بۆجەوە موشێکی لەسەر عێراق ڕاستە. بەڵام ئەو قۆناغا ئێران وەزیرەشی قاسمی سلێمانی لەمەیە بوو استغلالی ئەو فتوایی کرد هێزەکە کە دروست کرا پشتیوانی کرد خۆی هاتە ناوە ئەبوو مەهدی موهەندیس کە نزیکترین دۆستیان بوو خۆی دۆکیومنتارێکی کەناڵی سێ ئێرانی هێڵێ من سەربازی قاسمی سلێمانیم ئەبوو مەهدی موهەندیس فارسێکی ڕەوان قسەیە کرد هەر لە 79 لەگەڵ ئەو پرۆژەی شۆڕشی ئیسلامی ئێرانە بووە. لەسەر هەندێک سەرکردەی شاکان هەمان شت ڕەنگە جا بۆیە هیچ سەرۆک وەزیرانێک لە عێراقا بە ئاسایی ناتوانێت ئەوە کۆنتترۆلکە بەڵام شیعە لە عێراقا هەست بە مەترسیی گەورە ئەکەن لەسەر دەسەڵاتیان چونکە دۆناڵد ترۆمپ وەکو هیچ سەرۆکیی تر نییە ڕەنگە لە یەک لێدوانی ڕۆژنامەوانیە بڕیار بات کێشە بۆ دۆلاری عێراق و دەوتی عێراق دروستکە سیستەمەکە داڕۆخێ ئاسڵەن ڕەنگە هەندێک لەو سەرکردە دیارانە بکاتە ئامانج بەیانیانێک خەبەرمان بێتەوە بڵێن فڵان سەرکردە هێرشی کرا هەموو شتێک لە دۆناڵد ترۆمپ چاوەڕوان کراوە بڵێ. باشە کەواتە چاوەڕێی وەڵامی عێراق نەبین بۆ سعودیە خۆی علی زیدی قرارە بچێ بۆ سعودیە. ئێستا لایەنەکانی عێراق داواکەن بە تایبەت داوانەی حەشد کە ئەم سەردانە هەڵوەشێتەوە بەس بڕۆ دوای هەڵوەشێتەوە یان زەیدی سەردانەکەی دەکا و لەوێ ڕەنگە نیگەرانیەکانی بە سعودیە بگەینێ. ئەخر هەڵیش نەوەشێتەوە ئەزانی شیعە کە هەستیان کرد ئەو مەترسی هەیە کە باسم کرد بە بڕای من زۆر زیرەکانە هاتن زەیدیان هێنا زەیدی نەهێزی هەیە نە باگراوندێکی قوڵی پێشینێکی سیاسی هەیە نە پارتی سیاسی هەیە نە پەرلەمانتاری هەیە بەڕێوەبەرێکی جێبەجێکار دوێنێ بینیمان لە تورکیا وەزیری گواستنەوەی ئیمزای نەکرد تا فەرمانی پێکرد ئەو ڕێکەوتنەی لەگەڵ تورکیاکە نابێت ینی وەزیرێک ناکرێت لەگەڵ سەرۆک وەزیرانەوە مامەڵە بکە چونکە فەرمان لەو وەرناگرێت لە بنەمادا
بەڵام ئێمە کە گفتوگۆی ئەم جەنگەمان کردو لە دەستپێکەوە لە 28 شوباتەوە گرفتەکە ئێستا لە مایە ئەم جەنگە و ئەمە سروشتی جەنگی شوایە کە دەست پێەکەیت پلانێ هەیە بەڵام پلانەکە دواتر کە لەبەر واقعەکەوێت ڕووداوەکان و ئارەستی شتەکانە گۆڕێت یعنی سە بۆ نمونە ئیماراتێکی بوو لە وڵاتانەی ڕاستەخۆ بەشداری جەنگی کرد زۆرترین هێرشی کرایە سەر بەڵام لەم قۆناغی دووەمەی جەنگە ئێستا هێرشی ناکرێتە سەر چکە لەگەڵ ئێرانە کۆمەڵێک گفتوگۆ ڕێککەوتن و کەناڵی هەیە ئیسرائیلیش بەڵێ خۆی خاوەنی جەنگەکەی هەمووی وەکو دەڵێ بۆ ئیسرائیل لە کەچی خۆی لێ بێدەنگ کردو جە بۆیە ئێستا ناتەنیاهوو هەر زیانی لە ناوخۆی ئیسرائیل نەیە لە پێگەی ئیسرائیل نایە لە جیهانە ناتەنیاهوو پەیوەندی لەگەڵ ئەمریکا خستۆتە ئاستێکی مەترسیدارەوە بە شێوەیە کە هەرگیز لە سیاسەتی ئەمریکایە کەس شتی وای نەکردووە سەرۆک جێگری بۆ نەسەرۆک بێت بە ئاشکرا بڵێت تەنها دۆستێک کە ئیسرائیل هەیەی سەرۆشی ئەمریکا ئەبێ وریا بێ ئەو کاندیدانەی دەنگە هێنن و پێگەیان هەیە ئەوانن کە دژی لۆبی ئیسرائیلی قسە ئەکەن دۆناڵد ترۆمپ بە ئاشکرا ئەڵێ من بڕیارە دەم چیەکەم تورکیا ئیسرائیل بۆی نییە بڵێت تۆ بۆ نمونە فڕۆکەی F-35 بە تورکیایان نا و ئەڵێ پێش ئەمەی کە ناتەنیاهوو لەگەڵی کۆبێتەوە لە فۆکس نیوز چاوپێکەوتنێکی هەبوو هێرشی کردە ساری ناتەنیاهوو بینیشمان کە پێشتر دەزەکرا بۆ هەواڵی کە پێی وتووە هەموو دنیا ڕقی لەیەوەیە من نەبوومە ئێستا تۆ لە زیندانە بوو چکە ناتەنیاهوو سیاسەتەکەی وابوو ئەمریکا بێنێ بۆ ناو جەنگەکە ببێ بە قەلغانێک بۆ خۆی بەس ئێستا خۆیان دانیشتون تەماشاکەن سمۆرتیج وەزیری تونڕەوە وەزیری دارایە ئەڵێ ئەمە باشترین دۆخە بۆ ئێمە ئێستا ئەمریکا و ئێران لە یەک بەن ئێمە سیرکەین باشە هەندێک دەڵێن ئەمە ئەمریکا خۆیم دۆخی دروست کردووە بۆی جۆرێک لە ڕەوایەتی بە جەنگەکە بدا یعنی جەنگی ئیسرائیل عادەتەن دەزانین لە جیهاندا جۆرێک لە بەرپەرزانەوەی بۆ هەیە و ڕەتکردنەوەی بۆ هەیە یعنی پشتیوانی ناکرێت سەپۆرت ناکرێتیان لەلایەن ئەوروپا و بەریتانی شاو ئەنی پێشتر ڕەڤز دەکرایەوە کە دامی جەنگەکە بکەن بەڵام ئەلم خولیاندا کە ئەمریکایە و ئیسرائیلی تێدا نیە دەبینین سەپۆرتەکان باشتر بوون بەریتانیا هاتووەتە ناوەوە و دەڵێن یان ئێمە سیاسەتێکی ئەمریکیانەیە بە ئیسرائیل دەڵێ تۆ بێدەنگ بە ئەوەی تۆ دەتوێ من ئەوە دەکەم ئەمە تا ڕادەیەک ڕاستە بەس ئێستا هەموو استراتیژی دۆناڵد ترامپ چییە ئەوێ ئێران ڕازی کات بە ڕێکەوتنێک کە باشتر بێ لەو ڕێکەوتنەی ئۆباما کردوێتی لەگەڵ ئێرانە ئێرانەکان بەڕاستیان بەهەڵە ئێستا پێیان وایە لە ڕووی استراتیژیۆ براوان چۆن سەیری دۆناڵد ترامپەکەن کاتێک کە یاداشتی لە تێگەشتنەکەی مزاکرا ئەڵێت من ناتوانم هەموو وڵاتانی تر ئەتۆمیان هەیە پیتانی یۆرانیۆم بە ئێران بڵێم نابێ هەر هیچ بکەن بۆ مەسلەی مەدەنیش کە خۆمان نەزانین پێشتر مەرجێکی ئەوە بوو نابێ پیتان نمێنێ دوو ئەڵێ چۆن سعودیە موشکی هەبێ من بە ئێران بە چه حەقێک بڵێم ئێران تۆ بۆ نییە یعنی کۆمەڵێک شت هەبوو کە ئێران لێ ئەترسا ئێستا دۆناڵد ترامپ لای بردووە لە گفتوگۆکەیە چونکە تۆ ئەگەر سەیری وێنە گەورەکەی لە ڕووی استراتیژیەوە بەشێک لەوەی کە ئیسرائیل نایەتە ناو جەنگەکەوە ئەوەیە کە ئەمریکا کێشەی قوڵی پێداویست و کەرەستی جەنگی هەیە بە تایبەت دژە موشەکەکان بڕوات وایە وابێ بەڵێ وایە جاری بڕوات وایە ئەمریکا کێشەی موشکێ بێ ئەوە من نایڵێم کەناڵەکانی ئەمریکا لەوانە NBC دوو ڕۆژ پێش ئێستا ئەڵێ لە هەندێ هێرشی ئێران کە ئەزانن بەر سەربازەکان ناکەوێت بەس بەر بینا ئەکەوێت خۆیان بە ئەنقەست نایخەنە خوارەوە بۆی دەست بگرن بەم کەرەستە جەنگیەوە مایک وۆڵز کە ڕاوێژکاری ئەمنی قەومی ترۆمپ بوو دواتر چووە نەتۆ یەکگرتوەکان لەوێ باڵوێزە دانی پیاناوتی بەڵێ ئێمە ئەو کێشەمانی و خەتای بایدنیشە وەزیری جەنگی ئەمریکا کە پرسیاری ویان لێکرد ماوەیەک لە مەوبەروتی وتیان دەڵێ موشکتان کەم بۆ تۆ ئەی تۆزێک پێکەنی و ئەنجە وەڵامی دایەوە وتی نا موشکمان موشکی پێویستمانەوەوانە بەڵام ینی با تۆزێک گەر منطقیانە بیر بکەینەوە ئەم موشکانەی کە ئێستا بەشێکیان بەکاردێن ینی هی سەردەمی جەنگی کەنداوە هی نەوە و نەوە یەکە ئەمریکا بەکاریان دێنێ تۆماهۆکە هی نەوەکانە بێنە پێشاوی خۆمان چەند بەسەر و سەردەمەدا تێپەڕیوە 35-36 ساڵ تێپەڕیوە تەکنەلۆژیا چەندە فەرقی کردووە لەم 35 ساڵەیە یعنی وەکو دەڵێت لە سفرەوە چۆتە هەزار نەکچۆتە سەدیش ئەمریکا ینی لەم 35 ساڵەدا هەر تۆماهۆک بەرەمێنێتەوە یان ئەسڵەن من هەندێک تەقاریری میدیاجیانەکان دەخوێنمەوە ینی دەڵێن ئەمە بەس پاکردنەوەی مەخزنەکان بووە موشەکانە ماونەتەوە ئێستا بەکاریان دێنێ زانی کاکڕان مناڵم وایە یاوانیە پرسیار استراتیژی ئەمریکا
لە ڕووی سیاسیەوە ئەوە بۆ کە خۆی زلهێزە هەژمونی جیهانی هەیە دەست بگرێ بەمەوە لە ڕووی ئابوووریەوە دۆلار بپارێزن کە ئەم شەڕەش پەیوەندی بەوە هەیە لە ڕووی سەربازیەوە ئەمریکا جیهانی دابش کردو بۆ کۆمەڵێک فەرماندەیی فەرماندەی ئاسیای هەیە ئەفریقای هەیە ئەوروپای هەیە بۆ نمونە ئەمەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێڵە فەرماندەیی ناوەندی کە ناوەندی یعنی بە یەکبەستنەوەی ئەم مینانەیە چکە پێشتر بۆ جیاتی سۆڤێت دروست کرا کە بەتایبەت کە سۆڤێت هاتە ئەفغانستان ترسیان هەبوو ئەم وڵاتانە هەمووی بە کۆمونیستی ببێ دوایی مایەوە ئەرکەکەی ڕوبەڕووی ئەوە بوو کە ڕوبەڕووی ئێران ببێتەوە ئەوەی وەزیری جەنگی لێکە ئێمە بێسنوورە چەکمان هیچ شتێک بێسنوور نییە لە دنیاە و یەکێک لەو شتانەی کە وای کرد ئەم جەنگە بە بەڕوای من بەم ئاراستە بڕوا و بەم هەڵەستراجیان تێکەوێت پێ هێکسێستە چونکە جگە لەوەی سەرباز بۆ ماوەیەکی زۆر لە ڕاگەاندنە ئیشی کردوت ینی هیچ تایبەتمەندیەکی ئەوەی نییە کە کەسێکی استراتیجی گەورە بێ هاوشەوەی مەتیس هاوشەوەی کۆڵم پاوڵ و ڕمسفێڵد ئەو وەزیرە جنگانی کە هەموو ژیانیان لە سوپای ئەمریکا بڕیوە و هەموو پلەکانیشان بڕیوە سوپاشی بە سیاسی کردووە تا ڕادەیەکی زۆر چەندین ژەنڕاڵی بەتوانای دەرکردەوە چکە ڕێیان جیاواز بۆ لەگەڵ لەمە ڕابردوودامان بینی بۆ ئەوکارانە بۆ ئۆتۆمبیلە سوتاوانە حەشتی شعبیش لە پشتی تۆ لابەرن دەمیانی دو پرسیار بکەم چاوەڕێی هێرشی دیکە بین بۆ سەر عێراق ئەگەر لە عێراقەوە هێرشەکان بەردەوام بێت ئەمە گۆڕانکاریەکی استراتیجیە چکە پێشتر وەکوتم سعودێ بە بێدەنگی بەشێک بوو لەم چەنگە ئێستا بە ئاشکرا بەشێکە لەم چەنگە پەلاماری بدرێتەوە لەگەڵ ئەمریکا بڵێ سعودیە و بەشێک لە وڵاتانی کەندا و بە تەواوی بنە بەشێک لە جەنگەکە نەک تەنها دژی حەشد ڕەنگە ڕوبڕووی ئێرانیش پەیامەکەی موقتەدا سەدر ینی جۆرێک لە ئیدانەی گروپەکانی هێزە پرۆکسیەکان بۆ حەشی شعبی بوو نەگەوەی ئیدانەی کارەکەی سعودیە بکە دەڵێ ئێمە ئێرش ناکەینە سەر ئێران ئێرانیش نابێ خاکی وڵاتەکەمان بەکاربێنێ بۆ ئێرشکردنە سەر دەرو دراوسێ زۆر ڕوون و ڕەوان سەدر ئەو پەیامێ بڵاو کردەوە سەدر لەسەر ئەو سیاسەتە و لەسەر ئەو ڕوانینە چکە تا ئەو کوشێنەی پێویستی بە ئێران بوو ئێرانی بەکارهێنا ئێستا سەدر خۆی وێ ناکردوتەوە وەکو سەرکردەیەشی نەک تەنها ئاینیشی سەرکردەیەکی قەومی عێراقی ناسیۆنالیستی عێراقی و بۆیەش لە ماڵەوە دانیشتووە ئێستا ویستی ئەو سیاسەتەی ئێران بشکێنێ کە هاوپەیمانی دروست کرد لەگەڵ پارتی و حەلبوسیە بەڵێ بۆیە ئێران بە مەترسیەکی استراتیژیان زانی ناچاریان کرد واز لە سیاست بێنین لە ئێستا داعش نەبێ بەڵام ڕێی سەدر ڕوونە وەکو توێژەرێکی سیاسی بۆ چوونەکەی پێ منطقیە یا منطقی نییە سەدر خۆی وەکوتم سەرکردێکی ناسیۆنالیستی پێناسەکە ئێستا بەرامبەر بە ئێران و دراوسەکان وایە بەڵام بۆ ناوخۆی عێراق ڕێی زۆر وازەحە یەک سوپا یەک پۆلیس یەک حکوومەت یەک سیاسەتی دەرەوە و بە ئاشکراژ لێدوانەکانی هەیە لەسەر هەرێمی کوردستانیش کە عێراقێکی مرکزی ئەوێت ئەوەی کە ئێستا ئەمریکا کاری بووەکە لە ناوچەکە کەواتە ڕێیەکانی سەدر لەگەڵ ئەمریکادا دێتەوە سەدر پێش ئەوان ئەو ڕوانینەی هەبووە بەڵام ئێستا تۆمبارەک بەو ئەتجاهایشەکە بڵێ باشە سەردانەکەی نەتەنیاهۆ بۆ ئەمریکا چی لێ دەخوێنیتەوە ئایا چۆت دڵی دۆناڵد ترەمپ چاکاتەوە لە ماوە تۆزێک دەڵێن عاجزی و ساردی کەوتووەتە نێوانیان تەناچووە دڵی ئەو چاکاتەوە یان ناشتی قوڵتر هەیە من و بەڕێزت ئەو گفتوگویەمان کرد کە پێشتا ئاگربەستەکەن یاداشتی لێک دەگەشتنەکە نەبوو کە ئەگەر ئەمریکا بیکات ئیسرائیل چیەکات من ئەم کاتەشتم ناتوانێت لە قسەی ئەمریکا دەرچێت پەیوەندەکەی لەگەڵ ترۆمپا بەڵێ خراپە وە دوو سازشی کردووە بۆ ئەوەی ترۆمپ ببینێشیان ئەوەیە کە لە بەشێک لە باشووری لوبنان نەکشێتەوە لە هەندێک ناوچەی دوو ئەو بردی دروست کرا بۆ غەزە بردی ئاشتی کە ترۆمپ خۆی سەرۆکایەتێکەوە چەند مانگە دەستیان پێکان ناهێڵێ بچنە ناو غەزەوە ڕازی بووە ئەو بردە بچنە ناو غەزەوە بۆی ئیشوکارەکانیان دەست پێ بکەن و دوایی دیدارەکەی چاوپێکەوتنیکی کرد لەگەڵ فۆکس نیوزە من تۆزێک پێش ئێستا بینیم بە ئاشکرا دیارە کە ئەوەی کە بۆی هاتووە سەرکەوتو نەبووە چونکە جارەکانی ترکە سەردانی ئەکرد نەتەنیاهۆ بەڵێ جارەکانی ترکە سەردانی ئەکرد بۆ نمونە پێشەوەی لە ئێران بن پێش 28 شوبات کە دواتر ئێمە لە ڕێگەی نیویۆرک تایمز و دەستگاکانی کەوە زانیمان کە لەو ڕۆژەیە قنەعەتی بە ترۆمپ هێناوە پەلامات برێت کەمترین لێدوانیان هەبوو کەمترین قسەیان هەبوو بۆ چونک بۆ هیچ شتێک دزە نەکات ئێستا وای لێ هاتووە ناچارە دوای دیدارەکەی بێتە سەر فۆکس نیوز بڵێ دیدارەکەمان باش بوو کە پێشتر ئەم دیاردەیە نەبوو چکە دۆناڵد ترۆمپ دۆستت بێت زۆر زۆر باشە بەس دوژمنش بێت زۆر زۆر خراپە چکە لە یەک لەحظە سیاسەت دوایە دۆناڵد بە بڵێن نەتەنیاهۆ بەدەستی خاڵیەوە لە ئەمریکاوە دێتەوە
نەتەنیاهوو ئەوەی کە بیەوێت بەردەوام بێت لە ئەو جەنگەی لەگەڵ ئێرانە هەیە شکستی هێناوە چکە لەو چاوپێکەوتنی کە باسی یەکەم تۆزێک پێش ئێستا بڵاو بووە ئەڵێ ئێمە هاوڕاین کە ئێران نابێت چەکی ئەتۆمی هەبێ کە پێشتر استراتیجەکە ئەوە بوو سفرکردنەوەی پیتاندن کۆتایی هێنان بە ڕۆڵی ئێران لە ناوچەکەەوە گروپانی کە پشتیوانیەکە مەوزوعی موشک ئێستا ئەمانە هەمووی لە ئەجێندا چۆتە دەرەوە کە ئێمە ئەزانین بەرنامەی ئەتۆمی ئێران ئەو مەترسیە نییە بۆ سەر ئیسرائیل چکە ئیسرائیل نزیکەی 200 موشکی ئەتۆمی هەیە توای نەک ڕۆژەڵاتی ناوەستنهای لە دنیا بک بە خۆڵەمێش بەڵام موشکەکەی ئەم جارە بوو بە کێشەیەکی گەورە چکە ئێران استراتیژەکەی چی بوو قوتی ئەمریکا کە بنکەکانی بوو ئێستا ئەو پێویست ناکە سەربازی زۆر بکوژێت ئەدات ئەمە استراتیژێکە لە دووەم جەنگی جیهانیە پێڵەن سیاسەتی بلیتستریک کە مانشتاین با بڵین ئەندازیاری بوو لەگەڵ ڕۆمڵ و ژەنڕاڵەکانی تری نازیەکانە دوایی لە شەڕی 16 تا ئیسرائیل ئەم استراتیژیە بەکارهێنا کە لە فڕۆکەخانەکانی میسری دایتر تۆ فڕۆکەت بۆ چییە هەنی ناتوانانی بەکاری بێنی لە جەنگی کەنداوینەوەیە کە ئەمەیان کرد بەرامبەر برا لێ ڕادارەکانیان ناکوێریان کرد دوو لە فڕۆکەخانەکانیان عراق ناچاریان فڕۆکەکانی نرد بۆ ئێران و ئوردن یاخستێ ژێر بیابانەوە ئێران ئێستا لە ئەخۆوانی تێگرێ بەس درۆنە جارجار موشکێکە گەر سێ ڕۆژ جارێ موشکێک بنێ بە شوێنێکەوە ئێستا گەڕان کۆتەرکیزەکە بۆ لەسەر ئوردنە چکە ئەمریکا ناچار بووە فڕۆکە و هەیە پێداویستی جەنگەکانی لە ئێمارات و کۆیت و بەحرینەوە گواستوتەوە لە قەتەرەوە کە گەورەتری منکەیە بۆ گواستوتەوە چکە زۆربەی ئەو شوێنانەی و فڕۆکەخانانەی بەکاری هێنا بۆ هێزەکانی زۆربەی موشکی بەرکەوتووە و ڕادارەکانیش لێ یاوە چاوی نابینێت کە تۆ چاوت نبینێ بە هەر هینە هەبێ بۆیە ئێستا تەرکیزەکە لەسەر ئوردنە جاری پێشوو لە جەنگی چل ڕۆژەیە ئەو تەرکیزە نەبوو لەسەر یانی ئەمریکا لە ناوچەکە ڕاداری نەماوە ماوێتی بەڵام پێشتر بۆ نمونە لەو لەحزەی ئێران موشەکەی هاویشت نزیکەی 10 دقە چارەکی کاتیان هەبوو ئێستا 5 دقە بۆ 3 دقەیە کاتەکە باشە قسەی شەو دەڵێن هەندێک ڕاداریان نەبوو بە تێکدانی کەشووا لە ناوچەکەمایان قسەی خەڵکە پرسیارێکی زۆر نا پەرلەمانتارێکی عێراق و دەی هەورەکانیانە دزین بەڵێ بەڵێ دەیانوت کەشوای ناوچەکەیان تێکەدا ئێران ڕادارەکانی لە ناو بردوون ئەوە ئێستا بۆیە کەشووا چۆتەوە ڕێتمی یاسایی خۆی وەڵای من بە دوایە چوومە هەواڵەکە لە عێراق و ناوچەکەی بڵاو بووە هیچ بنەمایەکی زانستی نیە ئەوەندەی من تێگەیشتوم هەرچەنە من شارەزای ئەووارە نیم بەڵام تقریبن تیۆری موامەرە ئەوەش چکە هەر شتێک لەم ناوچەیە ڕوو بە ڕاستە زۆر شتی خراپ ڕۆدا ئەمریکایە بەڵام هەموو شتێکی هەر ئەمریکانیە باشە ئیسرائیل لێ دەگەڕ ئێرانەروا بمێنێتەوە بەهێزەوە یانیلانی کەم مەترسیە لەسەر ناوچەکە کوێی بێ بەردومانی دەکات یعنی ئیلانی کەم خەویان لێ دەزڕێنێ ئەگەر بە درۆنێکیش بێت ئیسرائیل بە بڕای من خۆی هەمەدا ئەکا بۆ خولی داهاتووی جەنگ کە دەرس وەرگێ لەم هەڵانە چۆن شەڕی 2006 لەگەڵ حەزب الله شکستی هێنا هات پیاچوەوە دەرکەوت دوایی کە تەواو چۆتە ناو حەزب اللهەوە لە ڕووی استخباراتیەوە ئیسرائیل 100% ئەوە 100% ئیسرائیل شکستێنەوە نەزانی ئەو کەسانی کە خۆیان زاوێنین لە ناو ئیسرائیل لە دەرەوە ئیسرائیل ئەڵێن ئەمە گەورەترین شکستی استراتیژیە لە مێژووی ئیسرائیلە ئەم جەنگە لەگەڵ ئێرانە ئەماوانن کە ناکۆکن لەگەڵ نەتەنیاهۆوا دەڵێن نەخێر ئەوانن کە پیان وایە مانەوەی ئیسرائیل ئەولویاتە و پێش هەموو ژیانیشان تەرخان کردووە بۆ سیاسەتیشی هێرشبەرانە لە ئەمریکا و محافظکاری نوێن تایەتی بۆ نمونە ڕامە مانوەڵ کە سەردەمی کلنتن و دواتریش بۆ ئۆباما سەرۆکی دیوانەکەی بووە کە ڕەنگەیەکی بێ لە کاندیدەکانی دیموکراتەکان بۆ هەڵبژارنی داهاتوو چووە ئیسرائیل ڕوبەڕوو پێیوتن وتی شکستان هێناوە لە ڕووی استراتیژیەوە بەهێزن بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەجگار گۆشەگیرن و یەکێک لەو تاکتیکانەی هەیەە ئەوانەی پشتیوانی ئیسرائیلن هەوڵ بن بە گۆڕینی ناتەنیاهوو وێنەی ئیسرائیل چاککەنەوە لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەڵام سیاسەتی ئیسرائیل بێنێت بێت هەر سەرکردێکی تری ئۆپۆسیۆن بێت لە ڕووی استراتیژیەوە ناگۆڕێت چونکە ئەگەر پێشتر بەس بە قسە ئەیانوت ئێران هەڕەشەیە یاخود مەترسیەکی وجودیە لەسەر ئێمە ئێستا ئێران بەردەوام بێ بەم ڕیتمە لە دروستکردنی موشک و ئەوەیە بەفعالی بەبێتە مەترسیشی گەورەوە ئەگەر ئێمە خولەی جەنگیش کاک وەشیار هەرەوەکی ئیسرائیلیان لە دوورخستەوە یەکێک لە ئامانجەکانی دەڵێن ئەمریکا ئامانجەکەی ئەوەیە ینی ئەو مەترسیە وجودیە لەسەر ئیسرائیل تۆزێک کاڵ بکاتەوە ئەو ڕوئیان ناشرینە لەسەر ئیسرائیل تۆزە کاڵ ناوە نییە بە بڕای من بە بڕای من ئیسرائیل لە دوو شتا زیرەک بوون یەشیان بە ئامانجکردنی سەرکردەکانی ئێران
ئەوە دەرکەوت چەندین سەرکردیان کوشت کاریگەری نەبوو لە سەر سیاسەتی ئێران بۆیە ترامپ ئەو پرۆسەی وەستاند. دووهەم ئیسرائیل ئەیانوێ کانسلێرێ وتی وەزیری بەرگری ئیسرائیل وتی ئێمە ئەمریکا ڕێگەمان بان لە ژێرخانی ئابووری ئەدەین لە پاڵاوگە و لە نەوت و ئەو شتانە ئەدەین کە ئەمە خۆی کێشەیەکی گەورە ئەبێ بۆ دۆناڵد ترامپ چونکە ئێستا دۆناڵد ترامپ ئەوێ لەم دۆخە دەرچێ و کاتێک یاداشتی لە کتێگەشتنەکە ئیمزا کراوتی ئێمە بەرەو کارەسات ئەچوین 4 هەفتە یەدەگینەوتمان هەبوو بۆیە بەشێک لەو ڕێکەوتنە پێڕازیبوون و دواییش ڤانس وتی سەرۆک ڕای سپاردوین لەو ماوەیە ئێمە هەڵبین خەزێنینەوە پڕکەینەوە لەو ماوەی وەستانی جەنگەیە چکە ئەگەر لەوێ بدرێ ئێرانیش لە ناوچەکە ئەدا و ئەمە ڕێک پەیوەندیدارە بە پرسیارێکەکەمیتەوە لەسەر ئەوەی سعودیە کە لە نەوتی سعودی ئەدرێت چونکە ئەمە ئەبێتە قەیرانێکی ئەجگار گەورە داڕوخانێکی ئابووری گەورە لە جیهانە. ئەمریکا باەوە نوتی نییە فەنزوێلا ناتوانێت خەرەبووی و نوتی بۆ بکاتەوە. دۆناڵد ترامپ خۆی وتی نە دۆناڵد ترامپ خۆی وتی ئەمە بەشەکەی دۆناڵد ترامپ بەس ناکەی بەشێکە لە سیاسەتی سەر لێ تێکدان ینی تیۆریەکەی بۆ سیاست ئێستا دەوترێت سیاست جاران ئەوەندە قوڵ بۆ من کەس تی ناگەشت بەس لەبەرەوە ئێستا زۆر کەس تی دەگا ئەبێ ئەوەندە سادەی کەیتەوە ئەوەندە سادەی کەیتەوە لە سادەیە دیسان و خەڵک تی نەگا یعنی ئێستا هەستەکرێت دۆناڵد ترامپ ڕێک وایە لە ڕۆژێکا 5 جار 10 جار جاری وایە 20 جار قسە ئەگۆڕێ ئێتۆ لی تێ ناگەی. ئەمریکا یەدەگی سرە تەبان چین نەبووە ئابووری دنیا ئێستا داڕۆخا بوو چین زیاتر لە ملیارێکی نەوتی هەیە ملیارێک و 500 ئەوەی کە زانراوە زێدیش دواخرا ئەوەی کە زانراوە ئەو کارانم پێ مڵن بەڵێ ئەوەی بوتمان وڵەتەکانی عراقەڵەن نابێت بچێ لەم کاتەیە بەس ئەمریکا 400 بۆ 500 ملیۆن بەرمیل نەوتی یەدەگی هەیە ئەوەی کە ژمارەیە تەمان ئەمە کەی دروستکرا دوای 73 و قەیرانی کە دروست بوو وڵاتانی عەرەبی بۆ هۆی جەنگی 73 و بایکۆتیان کرد کە قەیرانێکی گەورەی لە جیهانە دروست کرد نزیکەی 10 ساڵ کاریگەری لەسەر ئابووری ئەمریکا هێشتەوە تا ڕۆناڵد ڕێگەن هات و ئاژانسی وزەی نێودەوڵەتی بینیمان سەرەتای ئەو جەنگە کە دەستی پێکرد کۆمەڵێک وڵات کۆبوونەوە 200 بۆ 300 ملیۆن بەرمیل بخەنە ناو بازاڕەوە بۆی کەمی کەنەوە مەترسیەکە و ئەمریکا ئەوەی بەکارهێنا ئەوەی کە زۆربەی هی خۆی بوو ئەوەی کە پەیوەندی بە ڤەنزوێلا هەیە دۆناڵد ترامپ پەڵێت ئێمە زۆرتی نەوتمان هەیە پێویستمان بە هورمزنیە کە پێویست بە هورمزنیە ئەم جەنگە بۆ بەردەوامە. ڤەنزوێلا لەگەڵ ئەکسن مۆبیل و کۆمپانیا نەوتەکان دۆناڵد ترامپ کۆ بۆ دوای ئەوەی مەدۆرۆیان هێنا بۆ ئەمریکا باشکرا ڕەتیان کردەوە لەوێەوە بەرهێنان بکەن چکە جگەل لەوەی 4-5 ساڵی ئەوێ 100 ملیار دۆلار و بەرهێنانی ئەوێ و من کە پسپۆری نەوت نیم نەوتی ڤەنزوێلا زۆرە بەڵام لەو نەوتە قورسانەیە کە دەرهێنانی ئاسان نییە و پاڵاوتنیشی ئاسانیە وەکو نەوتی ناوچەکانی خۆمان وڵاتانی کەنداو نییە کە بە مەسروفێکی ئەجگار کەم ئەتوانیت بەرهەمی بهێنی. بە شوێگا دۆخەکەمە دو پرسیارمە بە ڕوویایی تو ئەم جەنگاروە بەردەوام دەبێ یان بەردەوام نابێ یان ئاوە ئاشتی و ئاگربەست جەنگ ئەها هێرشێک لێرە هێرشێک لەوێ کامیان دەبێت. یەکێک لەو کەسانی کاکڕانکۆ من زۆر معجیبیم ئۆتۆڤۆن بسمارکە کە ئەڵمانیا یەکخستەوە لە ئەوروپا هاوسەنگی هێزی دروست کرد و هەتا ئەویش دەسەڵاتی هەبوو جگەل لەوەی هەموو ئەڵمانیا یەکخستەوە هاوسەنگیەکی لەگەڵ فەڕەنسا و ئیمپراتۆری نەمسا و رووسیا و بەریتانیا دروست کرد دوای ئەو هاوسەنگێت یەک چوو رووسیا و بەریتانیا و فەڕەنسا یەکیان گر جەنگی یەکەمی جیهانی ئەمە بوو. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هاوسەنگیە تێک چووە ئێران لە ڕوویای خۆیانە زۆر سەرکەوتون زۆر براون لەبەرەوە سازش ناکەن نەرمی نانوێنن دۆناڵد ترامپ پێویستی بە سەرکەوتنیەکە کە بتوانێت بە خەڵک بڵێت بەرەو هەڵبژاردننی کۆنگرێسە چن بۆ نمونە بڵێ من بۆ نمونە بەرنامەی ئەتۆمی ئێرانم ڕاگرت چەند ساڵێک دوام خست دەستکەوتێکی هەبێ بتوانێت بە خەڵکی ئین بکاتەوە وڵاتانی ناوچەکەش هەموو بە استراتیژی خۆیان ناچنەوە هەرچەندە جەنگەکە هەمووی مەشغوڵ کردووە بەڵام بەرنامەی ئیسرائیل ڕوون بوو ئەوەی کە ناتەنیاهوو بەدەمی خۆی وتی ئێستا ئێمە زلهێزی ناوچەوی جیهانین کە ئەمە ڕاست نییە دوو ئەوەی کە ئاراستەی وزە بگۆڕێ بۆ ئیسرائیل کە بەهۆی ئەوەی هورمز لە مەترسیایە و کێشەی هەیە وەرن بۆری بێنن لای ئێمەوە بێنن ئێستا ئیمارات و سعودی بیر لە بەیری لەکەنەوە بۆ نمونە حتا ئیمارات یانوێت ڕێگەی بدۆزنەوە بەرەو وەقیانوسی هندی ئەستان هەر دوورکەوێتەوە لە هینی عومانیش ئاوەکانی عومانیش بۆ ئەوی کە ئەمە لە داهاتوە ڕوونادێتەوە بەڵام ئەمە کێشە استراتیژیەکە حەل ناکات چکە ئەم وڵاتانە پاڵاوگەی نەوت و سەرچاوی وزەکانیان دیارە ئەمە بکرێتە ئامان شتۆ بە هەر ڕێگەی بەدیلێ هەبێت با هورمز هەر کراوە بێت
لەبەرەوە یعنی ئەم بەڵایە بەردەوامە بێت من لە ڕۆژی یەکەمە وتومە هیوادارم بوەستێ چکە زۆر کەس کە ئەڵێ با جەنگەکە بەردەوام بێ ئەوە جگەل لەوەی هەموو ئەوروپا ئەسەن نیگەرانی ئەوەن بەشێکی نەهاتنە ئەم جەنگەوە ئەڵێن 90 ملیۆن کەس ئەگەر دۆخێکی وەکو سووریا دروست ببێ کە ئیسرائیل ئەم جەنگە داخل دروستکات 10 ملیۆن کەس بێتە ئەوروپا ئێمە چی بکەین ئێمە کە دراوسین مەترسیەکان زۆر زیاترە بۆ ئێمە ئێستا کاریگەریەکەی لەسەر هەموو بوارەکانی ژیان لە کوردستانە ئەبینین لەبەرەوە ئەبێ ئومێدی ئەوە بکەین ڕێگەیەک بدۆزرێتەوە ئەم جەنگە هیچ نەبێ بوەستێ بۆی ئارامیەک بگەڕێتەوە چکە لەم کاتەیە هیچ کامیان سەرکەوتو نابن بە تەواوی ئەبێت ڕێگەیەکی مامناوەند درۆزنەوە بۆ ڕێکەوتن بەڵام تونڕەوەکان یاخود وسوڵگەراکان لە ئێران نەک هەر ڕێگە بە ڕێکەوت نادەن لە ئێستاە ئەوەی کە ئێمە ئەیبینن عراقچی قالیباف ئەوانشی کە هەوڵێن بۆ ڕێکەوتن بە خاینیان وێنە ئەکەن عراقچی ناچارە بێت چاوپێکەوتن بکات لە تەلەڤیزیۆنی ئێرانی بۆی ڕوونی کاتەوە کە ئەو لە مەسلحەتی ئێرانە ئیشەکات تەنانەت ڕخنە ئەگرێ ئەڵێ من ئەم هەموو چاوپێکەوتنم کردووە لە دنیا دەنگیاوەتەوە لە کەناڵەکانی ئەمریکا سەدا و سیمای جمهوری ئیسلامی ئێران ئامادە نەبوون هیچی بگوازنەوە لەبەرەوە لە هەردوو لاوە ئەم کێشەیە هەیە بەڵام من پێم وایە دۆناڵد ترەمپ شتێکی منطقی هەبێت ئامادەیە بۆ ڕێکەوتن سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ یاوەش خێراتی جارێک بۆ پرسرۆش